بۆ یەکەم جار ئەو کەسانی باسکیان لەدەستداوە دەتوانن لە ڕێگەی باسکی دەستکردەکانیانەوە و زاڵبوون بەسەر بیر و هۆشیاندا هەست بە دەست لێدانی شتەکانی دەوروبەریان بکەن کە لە ژیانی ڕۆژانەیاندا بەکاری دێنن. توێژینەوەکە لە گۆڤاری نیو ئینگڵاندی پزیشکی بڵاوکراوەتەوە کە باس لە تایبەتمەندیەکانی سێ کەسی سویدی دەکات کە لەگەڵ ئەو تەکنۆلۆژیا نوێیەدا دەژین لە ژیانی ڕۆژانەیاندا. Ja, det hände 2011. ئەوە لە مانگی 11 ساڵی 2011 ڕوویدا لە ڕووداوی بەرکەوتنی هێزێکی بەهێزی وزەی کارەبا بە ڕادەیەکی خراپ دەستم سووتا. بۆ هۆیەوە دەستم بڕایەوە. بۆ زیاتر لە 3 ساڵە ئەم کەسانە کۆنتڕۆڵکردنی هێزر و هۆشیان لەگەڵ ئەندامە دەستکردەکەیاندا بەکارهێناوە و لەم چەند ساڵی ڕابردووژە توانیویانە تایبەتمەندیەکی هەستیاری نوێ تاقی بکەنەوە کە هەست بە بەرکەوتن و دەست لێدانی شتەکانی دەوروبەری دەکەن لە ڕێگەی دەستە دەستکردەکەیانەوە. ئەمەش چەمکێکی نوێیە کە ئەندامە دەستکردەکان با ڕێگی هەستە دەمارەکان و ماسوولکەکان و ئێسکە پەیکەرەوە دەبەسترێنەوە. زۆر سەختە باسی بکەم. ئەوە بەشێکە لە ژیانی ڕۆژانم. من ئەو دەستە دەستکردە بەکاردەهێنم هەر لەو کاتەی لە خەو هەڵدەسم تا ئەو کاتەی دەچمە ناو جێگە. کەواتە شتێکی سروشتیە، شتێک نییە کە بیری لێ بکەمەوە. توێژینەوەکە لەلایەن یاریدەدەری پسپۆر ماکس ئۆرتێز کاتالان بەڕێوە دەچێت لە زانکۆی چاڵمسی تەکنۆلۆژی بۆ هاریکاریکردنی زانکۆ و نەخۆشخانەی ساحل گرینسا، هەروەها زانکۆی گۆتنبەرگ کە سەرجەمیان لە شاری گۆتنبەرگن لە سوید. ئەوەی ئێمە دەیکەین ناشتن و دانانی ئامێرەکە لە ناو ئێسقان بە شێوەیەکی میکانیکی کە دەبەسترێتەوە بە هەستەوەرەکانی مرۆڤ لە ڕێگەی مۆتۆر بەکردنەوە ئامادە دەکرێت، پاشان وردە وردە درێژ دەکرێتەوە بۆ ناو ئێسکە پەیکەر کە دەبەسترێتەوە بە باس و ئێمە دەتوانین بە شێوەیەکی ئەلکترۆنی لە نێو هەستە دەمار و ماسوولکەکاندا سەیری ئەو ئاماژانە بکەین کە بە شێوەیەکی گونجاو دێنە خوارەوە بە ناو مۆتۆرەکەدا. ئێمە ئامێری دەستکرد بەکاردەهێنین بۆ بینینی ئاماژەکان و بەستنەوەیان بە هەستەوەرە دەمارەکانەوە بە شێوەیەکی ڕێک و گونجاو. کاتەلان دەڵێت هەر یەک لەو نەخۆشانە ئەندامە دەستکردەکەیان بە پێی گونجانی لەگەڵ ئەندامەکانی تری لەشیدا و چەندێتی و چۆنیەتی پێویستیەکانیان بۆ دروستکراوە. ئەو تەکنۆلۆژیایەکێکە لە هەرە پێشکەوتوترین گەیەنەر و بەستنەرەوەی ئامێری دەستکرد بە مرۆڤەوە، هەروەها لەم قۆناغەدا بێهاوتایە لە جیهاندا. ئەم چەمکە نوێ جیاوازە لەگەڵ دروستکردنی ئەندامە دەستکردەکانی تر، چونکە ئەم جۆرە چەمکە پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ هەستە دەمارەکان و ماسوولکەکان و ئێسکە پەیکەری مرۆڤەوە هەیە. ئەمە کۆنتڕۆڵکردنی بیر و هۆشە کە بۆ هەستەوەرەکان دەگوازرێتەوە و وا لە کەسەکە دەکات درک بەوە بکات کاتێک دەستی بەرز دەکاتەوە. هەروەها لەگەڵ ئەوەشدا پەیوەندی خودی بەکارهێنەرەکەشی تێدایە لەگەڵ هەموو ئەو پێداویستی ئەلکترۆنیانە لەگەڵ ئەندامە دەستکردەکاندا کەوایە کەسەکە پێویست ناکات ئامێری زیاتر یا پاتری هەڵبگرێت. بە گوێرەی توێژینەوەکە ئەم تەکنۆلۆژیایە بۆ ماوەیەکی درێژ دەمێنێتەوە. کەسی بەکارهێنەر دەتوانێت بەبێ پچڕان و بە بەردەوامی بەکاری بهێنێت بەبێ سەرپەرشتیکردنی توێژەرەوەکان. من دەمەوێت بڵێم کە ئەمە شتێکی ئاساییە کە تۆ دەستێکی دەستکرد دادەنیت، ئەوە ئامێرێکە، بەڵام لەگەڵ بەستنەوەی بە پەنجە بڕاوەکەی دەستەوە دەبێت بە بەشێک لە تۆ هەست ناکەی کە تۆ ئامێرێکی پلاستیکی داناوە و گۆڕانکاریەکی زۆر گەورە دەبینیت. زیاتر لە ملیۆنی کەس لە سەرانسەری جیهان بەهۆی لەدەستدانی ئەندامێکی لەشیانەوە دەناڵن و ئامانجی کۆتایی تیمی توێژینەوەکەش ئەوەیە بەرەو پێشچوونێکی بەرفراوان بکەن لە بەدەستهێنانی بەرهەمی گونجاو بۆ زۆربەی هەر زۆری ئەو کەسانەی ئەندامێکی لەشیان لەدەستداوە.